بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خۆشەویستانم لە بەشی منجیاتە لە باسی ئەو بابەتانەی کە ئەدگەیەنێ بەخوا و ڕزگارتەکە. ئیمامی غەزالی کۆمەڵی مەواضعی بۆ ئێمە باس کردووە. یەکێک لەو بابەتانەی کە باسی کردو باسی تەفەکوڕە کە ئینسان چۆن بیر کاتەوە. لە باسی تەفەکوریشە باسی مردنی بۆ کردوین، بیرکردنەوە لە مردن و چەند دەرسێکمان لە خزمەت بیرکردنەوە لە مردنا بەسەر بردووە. لە دەرسی پێشوە باسی طولی ئەمەلی ئینسانی کرد کە ئینسان سبحان الله طولی ئەمەلی هەیە، هەمیشە جەهلی و خۆشەویستی بۆ دنیا وای لێ ئەکا، تەوبە نەکا، هەموو شتێک تەخیرکە، پێی وا بێ زۆر ئەمێنێتەوە، ئەمەلی زۆر بێ، درێژ بێ، تا کاتێ بە خۆی ئەزانێت کۆتایی بە ژیانیە و بیری مردن ناکاتەوە. ئەمڕۆ باسی ئەومان بۆ ئەکا کە خەڵک لە طولی ئەمەلا وەکو یەک نین، هەر یەکە بە شێوازێ بە شکڵێک یعنی لە طولی ئەمەلی خۆی ئەڕوانێت و دەست پێ ئەکا. هەندێک لە ئینسانەکان هەموو ڕۆژێ بۆ ڕۆژێکی تر بە تەمای خۆیان نین. هەندێک لە ئینسەکان هەموو مانگێک، هەموو ساڵێک، هەندێک لە ئینسانەکان هیچ سەعاتێک، هیچ دەقیقە و لەحظە و چرکەیەک بە تەمای خۆی نییە. ئەمە هەموو بە پێی پلەی ئیمان و بەهێزی ئیمان و بیرکردنەوە لە مردن ئەم حاڵەتانە دروستە بێ. بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ فصل في تفاوت الناس في طول الأمل. ئەفەرمێ یەک فەصل باسی ئەوە ئەکەم کە خەڵک لە طولی ئەمەلا وەکو یەک نین، هەر یەکێ بە شێوازێکە. والناس متفاوتون في طول الأمل تفاوتا كثيرا، لنيوان خلق زور جوازيه لسر دريجي أمل. منهم من يأمل البقاء إلى الزمان الهرم، كسواء هي تنهى أميد يعني بقاءك أو هاي طول أملك أو عليها تا بير بمن جاء أمرم بي ويلكاتي بير أمره. ومنهم من لا ينقطع أمله بحال، هشيانا أملي أو بهيش وازق نابرة بهيش حالك پیر بێ، گەنج بێ، ئەو هەر نەفەس ئەداوە ئەزانێ هەتا ئەمێنێتەوە. ومنهم من هو قصير الأمل، هەشە زۆر ماوەیەکی کورت حەز بە ژیان ئەکا، هەستەکە مەسەلەن ساڵێکی تر ئەمرێ، هەفتەیەکی تر ئەمرێ، مانگێکی تر ئەمرێ. بۆیە لە عوثمانی نەهەدیەوە ڕیوایەت کراوە ئەفەرمێ بەلەغت 30 و100 سنة، ئەفەرمێ گەیشتمە 130 ساڵ، هەرچی شتە تێگەیشتم، ما من شيء إلا عرفت فيه النقصان، هەرچی شتە زانیم إلا نقصانی بەسەرایە لە لاشەی منە وردەوە دەکەمە بێتەوە، لە عەقڵم، لە سەلیقەم، لە توانام، لە هێزم، هەمووی کەمە بێتەوە. ئەفەرمێ إلا ئەمەلی، إلا ئەو ئومێدەم نەبێ کە بۆ ژیان هەمە، فإنه كما هو، لە گەنجی ما چۆن بووە لە 130 ساڵیشە هەروایە. وی ئینسان خۆی نەخەڵەتێنە بەوەی بڵێ کە پیر بووم، بڕواکە کە پیریش بووی ئەمەلەکە زۆر درێژە، وا تەسەوڕەکەی لە 50 وا تەسەوڕەکەی تا 60 ئەژی، لە 60 وا تەسەوڕەکەی تا 70، لە 70 تەسەوری 80 ئەکەی، لە 80 90 لە 100، یعنی ناوەستێ ئینسان ناوەستێ ئەمەلەکەی هەروەکو خۆی ئەمێنێتەوە. ئەفەرمێ جارێکیان ڕیوایەت کراوە لە خێزانی حەبیبی ئەبی محەممەدەوە، ئەفەرمێ حەبیب یەکێک بوو لەو کەسانەی کە دائیما سەیری ئەمەلی خۆی زۆر بە کورتی ئەکرد. ئەفەرمێ هیچ ڕۆژێک نەبوو کە بەیانی هەڵەساو بە خێزانەکەیوت ئەگەر من مردم فڵانە کەس ئەوەندەی لایە، ئەوەندەم لای فڵانە کەس، هەموو شتێکی بە تەفسیل ئەوت. ئەڵێ هەندێک جار کە میوان وشتیان نەبوو ئەوانە ئەیان سیر بوو بەلایەنەوە، ئەیان و باشە ئەوە اینجا حتا ئەیوت فڵان کەس با بمشووە، فڵان کەس بۆ شێوازە بمنێژێ، کفنەکەم لە فڵانە شوێنە داناوە. ئەڵێ وتیان باشەوە خەوی بینیەوە میوان وشتیان هەبوو، وتیانەوە خەوی بینی ئەوە مەسەلەن ئەو شتانە ئەو قسانە ئەکا، تی وەڵام هەموو بەیانیەکە ئەوە هەموو ڕۆژێک ئەم قسانە دووبارە ئەکاتەوە، تەئکید دەکاتەوە فڵانە کەس بمشووە، ئەگەر مردم بەو شێوازە ئەوە قەرزارم، ئەوە هەموو ڕۆژێک. ئیبراهیمی کوڕی بەسیط ئەفەرمێ ئەبوو زورعە فەرمووی جارێکیان وتی وەڵای ئێستا شتێکت پێ ئەڵێم بە حەیاتی بە کەسب نەوتوە، تەڵەبەی بوو. فەرمی وەڵای هیچ جارێک نەبووە ماوەی 20 ساڵی ڕێکە کە لەم مزگەوتە قاچ ئەخەمە دەرەوە، هیچ جارێ بەتەوانیم قاچ بخەمەوە ئەم مزگەوت. پێم وایە ئەخیر جارمە هاتووم و خواحافیزی لە مزگەوتەیەک، هیچ تەسەوری ئەوە ناکەم جارێکی تر یان نوێژێکی تر من بگەڕێمەوە ناو ئەم مزگەوتە. ئەڵێ بەیەکێ لە پیاوچاکانیان وتیان جلەکانت ناشۆی،
فەرمووی کاتەکە زۆر لەوە تونترە احتیمالە پێش ئەوەی فریاکە و مجلەکانم بشۆم تەواو بمرم تەوبەکە ئەخەمە پێش جلشۆر نەکەشمەوە. محەممەدی کوڕی ئەبی تەوبە ئەفەرمێ جارێکیان لە خزمەتی معروفی کەرخیا بووین قامەتی نوێش کرا فەرمووی تۆ ئەبێ بچیتە پێشەوە ئەڵێ منی شەرمم کرد زۆریان لێ کرد وتی هەرەبێ بچیتە پێشەوە ئەڵێ وتم وەڵاهی ئەم نوێژەکەم وتر نوێژی تێتان قەت بۆ ناکەم. ئەفەرمێ معروفی کەرخی فەرمووی عینی تۆ پێت وایە تا نوێژێکی تر ئەمێنی تەسەورت ئاوایەکە و تۆ ئەمە لە زۆر درێژە بە ژیان ئەبێ قەت تەسەورت ئاوانە بە قەتیش ئەم قسەیە نەکەی بڵێ نوێژێکی ترتان بۆ ناکەم جارێکی ئەڵێ خۆت ئەمێنی تا نوێژێکی تر. فەرمووی خۆیان پەنا ئەگرین بە تۆ لە طولی ئەمەل معروفی کەرخی فەرمووی ئەمە طولی ئەمەلە کە تۆ بڵێ وەڵا جارێکی تر نوێژتان بۆ ناکەم خوا ئەزانێت تۆ ئەمێنی نامێنی ئێمە ئەمێنی نامێنین دنیا چی لێ تا نوێژێکی تر. ئەمە ئەحواڵی زاهیدەکانە کاتێک کە ئەمەلی خۆیان هیوای خۆیان ئایندەی خۆیان بە درێژی نەبینەوە بە کورتی بینیویانە. ئەفەرمێ فەرموویانە هەر کاتێک ئینسان ئەمەلی کورتتر بوو ئیشی زۆرتر ئەبێ. ئانی تەسەور کە ئەگەر ئینسان پێی بووترێ لە سەفەرێکا پێ بێتێ چەند لەحظەیەکی تر تۆ ئێرە بەجێ ئەڵی ئەم شوێنە یان بزانە چەند لەحظەیەکی تر ئاگرێ لە ماڵەکەیە کەوتووە لەو ماوە کەمەی ئاگر کەوتنەوەکە چی گرنگە لە ماڵەکەی خۆی هەڵیەگرێت و دەرەچێت ئیتر لە پارەیە بێت لە هەویە بێت لە شتێوەی کە زانە زەڕورەتی حیاتێتی هەڵیەگرێت و ڕائەک دەرەچێت چکە زانە ماڵەکە سوتا کۆتایی پێ. ئەم ئیشانەی کە ئیکا بەو سەریعیە ئەگەر لە کاتی شوێنەیە بێ بە ئاسانی بۆی ناکرێت زۆر مانوو ئەبێ لەوە چێ بە ڕۆژێ ئەو شتانە بۆ کۆ نەکرێتەوە یان جارێ بوومە لەرزە ڕوو ئەدا کەسێک خۆی حازرەکە خۆی کۆ ئەکاتەوە ڕاشەکە ئەو هەموو ئیشە بە پەلەی کردووە خەمی ئەوەشیەتی ماڵەکەم کەوێ بە سەریە هۆکارەکەی چی ئەو هەموو ئیشەی پێ ئەکرێ حتا وەکو ئومێدێک کەمتر بێ ئیشە زۆرترە بێ هەتا ئومێدە درێژ بێ ئیشە کەمترە بێت چکە پەلە ناکەی لە ئیشەکانت پێت وایە وردە ئەیانکەی زۆری پێچێ عمر زۆری لەبەرەوە ماوە بۆیە ئەفەرمێ كلما قصر الأمل جاد العمل هەر چەنێ ئینسان هیوای کەمتر بێ ئایندە بە نزیکتر لە خۆ ببینێ مردن بە نزیکتر ببینێ زووتر و باشتر و بە جددیتر کارەکانی ئەکە. ئینسان ئەگەر تەسەوری وەهابێ کە ئەمڕۆ ئەمرێ وەڵاهی چۆن مردوویەک خۆی ئامادە ئەکا ئیستعداد ئەکرێ ئەو شێوازە خۆی ئیستعداد ئەکا. ئەگەر ئێوارەی بەسەر هات شکری خوا ئەکا الحەمدولله ئەمڕۆژ جارێکی تر نەفەسم خواردەوە نەمردم دەی احتیمالە شەو بمرم اینجا ئەو شەو مبادرە بە عەمەلی خەیرەکە ئەم کردەوە خێر نە بە ئەوەی تریش جێبەجێکم نە ئەوی تریش بکەم. جارێکیان گەنجێکم بینی کاسپی ئەکرد زۆر مانوو بوو بە کاسپی و زۆرش بە باشی کاسپی ئەکرد تاوە دیمەنەکە و مەشهدەکە زۆر سێر و بەلامەوە کێکێک بە دەمیەوە بۆ هێشتا نەیقرتانە بوو تەلەفۆنیش بە گوێ بوو ساردێکیش بە دەستیەوە و ڕاشیە کرد لەگەڵ باوکیا بووم کە باوکی بینی و ئەمانە تی بۆ قورئانەمەوە ئەزانە کە لە سکی دایکی لە دایک بووە بە ویقەوی قەشتی دەست نەکەوتووە بۆیە ئەوە ڕائەک ئەو هەموو ماندوو بوون و جوهدە ئەکا تەسەوور کە چونکە قەرزێکی لەسەر بوو ئەویست بە پەلە لەو مودەکەما بیداتەوە ئەو جوهدە گەورەیەک لەوێ ئیشێ کرد ئەهاتەوە ئێرە. جارێک داستانی گەنجێکم خوێندەوە کە لە ئەوروپا لە دوو شار ئیشی کردووە تەنها لە ناو قیتارا خەوتووە ئەو فترە زۆرە دواتر پێیان زانی بوو کە نابێت دوو ئیش دوو هەشت سەعاتی ئیشکە دوو هەشت سەعاتی ئیشی کردوو لە شەو ڕۆژێکە لە پێناوەی قەرزێکی لەسەرەوە بیداتەوە. جاد العمل وای لێ ئینسان بە جددی ئیشەکە ئەگەر ئەو قەسری ئەمەلەی هەبوو زانی کە هیواکانی هە کۆتایی پێیەتەوە ئەبێ دائیمە بە توند و تۆڵی کارەکە بۆیە جاری وایە ئینسان شەو کە هەڵ ئەسێت ئەوێ بخەوێتەوە خەبەری بۆتەوە ئەوێ بخەوێت بیرەکاتەوە احتیمالە ئەمە ئەخیر خەوم بێ هەرچۆنە بێ عەلە الئەقەل وا بە دەستنوێژەوە بێ یا ذیکرێ بخوێنم یا بە ئەستەغفیرڵڵا بکەم اینجا ئەتوانە سەر بنێتەوە جارێکی تر بۆ چونکە چاوەڕێ ناکە سەر بەرزکاتەوە بەس ئەگەر ئەمە لە درێژ بێ ئەڵێ جاقەی چیەکە ئێستا ئەخەوم دواتر کاتێکی تر نە دائیمە ئینسان چەندێک زیاتر مردن لە پێشچاوی بێ ئەوەنە زیاتر کارەکانی بە باشتر و چاکتر ئەکا. ئەفەرمێ شەرع زۆر باسی ئەوەی بۆ ئێمەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر هانی ئێمەی داوە کە پەلەکەین لە ئیشی خێرا. ئەفەرمێ لە صحیح بوخاریە واریدە کە ئیبن عەباس بۆمانە گێڕێتەوە خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم فەرمووی نعمتان مغبون فيهما كثير من الناس دو نعمتان زۆرینەی خەڵک تیا دۆڕاون تیا زەرەرمەندن
الصحة والفراغ أو لش ساغيك هيانا لقل أو فراغيك هيان تصور كأمر صحة باشا جنجي لاوي تواناته هيزته أم هيزو تواناي وتصورنا كي تاسر أمنه فراغته مجالته هندي جار خواهي قول لطفي لقل كردوي أتواني إسراحتي خود بخوي أتواني همو كاتي أم فراغت نابي احتمال الرجل بيته بيشوا لترسي مصائب الدنيا أو بار قرصانة أكون سرشانت نتواني بإسراحتش بخوي هر خريكي كاربي وراكي أو فراغت نمينك استهته احتمال إنسان لجر سيبري وشتري باوكي زور فراغي هبه كباوكي نما زورك لفراغي كان لدس أدا بوي إنسان أبي زور أقاي لم دون نعمته بي صحته لشتاغي لقل فراغه أو دس بطالي كهته لدس بطالية نابي دس بطال بي لصحته لشتاغية أبي زور ورياب بخوا استأتواني سجديكي جوان بري أتواني أي جنج نيو ساعات سر لو زي برز نكيتو الرجل للرجال أم توانا يدنا مني أم دا صلاة قوة وهيزا لتويا لاواز أبي لو أشدو دقة نتواني دقيقة نتواني استبقى أساني أتواني الركوع بري الرجل للرجال أما نتواني استبقى أساني أتواني لبردم خوايا بوستي شني أوستي بوست طبيعي الرجل للرجال أما بيناكري نتواني بس قاتش كان وخود بقري استأتواني بشت الركيتو ومل الركيتو جوان سر جوان بخيت سر زوي رجل أم بتنامنه استبقى أساني لسجدة وهل أسيته الرجل أم تواني بأزاي هالصانة ودنامنه بيستد بكرسي نيوجا كانتكي الرجل لو سيب كرسي شو نتواني نيوجا كانتكي بوي إنسان أم دون نعمة قورية كصحة وفراغ أبي زور أجاي لبه خوشويسمان صلى الله عليه وآله وسلم روي كده بياوك آموشگاري أكر فرموي اغتنم 5 قبل 5 بينشت بكرة دسمائي خود بيش أوي بينشت ببصرة شبابك قبل هرمك لاوية يكد للاوية بقرأ بدستي بينا بوكاتي بيريت صحتك قبل سقمك للصحة لشتاغي خود ورياب بزان شوني سرفكي بيش أوي نخوش كوي چكا حتمانا تكتو شابي اگر نمري پیر بووی اگر نمري بيتوانا بووی الصحة هي اگر نمري حتما سقم و نخوشي روتيك غناك قبل فقرك دولة من ديكي خود بيش فقيري ولاد بونت سبحان الله إن الإنسان لا يطغى أن رآه استغنى وأزانك هيبو يترقت فقيري بسرانا تصورك اگر خانوویەکی جوانی هەبێ پێی وایە ئەم خانووە ئیتر ئەمێنێتەوە جارێ بیرەکاتەوە ئەبێ مناڵەکانم چۆن خانووەکەم بێشکەن نازانە بێ ئاگای لەوەی ڕۆژێک لە ڕۆژان بێ خانوو ئەبێت کاتێکە هەندێک پارە و سەرۆت و سامان و داهاتی وازانە ئەمێنێتەوە سیارەکەی وازانە ئەمان مناڵەکەی وازانە ئەمێنێتەوە کوڕەوانە هیچی نامێنێتەوە زۆر کات بووە کەسێک سێرەکەی کۆشکێکی زۆر جوانی هەبووە زۆر پێی ئاسوودە بوو ڕۆژێک لە ڕۆژان ماڵ ئاوایی لێ کردو خواحافیزی لێ کردووە هیچ سوودێکی لێ وەرنەگرتووە کەوتۆتە کرێچی فەقیر کەوتووە زەلیل بووە بۆیە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمی ارحموا عزیز قوم ذل ڕەحمتان هەبێ بەرامبەر بە عزیز و گەورەی قەومێک کە زەلیل ئەبێت چکە ئەم ژیانە جێگەی زیلەتە ئێستا ئەمڕۆ هەر یەکێک لە ئێمە عیزەتی خۆی ئەبینێ دەسەڵاتی خۆی ئەبینێ ماڵ و مناڵ و خزم و کەس و کار ئەبینێ لەوە چ ڕۆژە هیچێ لەمانە نەبینی زەلیل ببی تصور كان والله إنسان كحياة أيوب عليه السلام أخوانته أيوب عليه السلام زور دولمند أولادي زورة عبد جاري زورة مروا مالاتي زورة باخو بستاني زورة هموشتيكي هي وايلي لو شارشة جاقين هبتو لدروي شار دورة كبتو أو بيغمبريك بو عظمتي خوي تو بتشيا نازي يعني تو علي والله لبري بيايشي ديندار مثلا خواناس أما الله صلى الله عليه وسلم أمنته نامنته هەتا لە دەستایە دەست مەگرەرەوە ئەنی ئەمە زۆر کات کێشەیەکمان هەیە هەمیشە بیر لەوە ئەکەینەوە مناڵەکانمان چۆن بن وتارێکم هەیە تازە دابەزیوە لە یوتیوبەوانە سەیریکەن وتاری ئەم هەفتەی پێشوو وەکانە ئەبوهما صالحا ئایا سەلاحی باوک چەندێک تەئسیری هەیە لەسەر دنیای مناڵ دنیا نەک ئاخرەتی واز لە ئاخرەت بێنە ئاخرەت سەلاح بۆ ئاخرەتی هەر هەمومان باش بۆ ئەولادت باشە بۆ وەچەت باشە يعني ابن كثير رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ باوکی ئەم مناڵانە باش نەبوو
باپیریشیان باش نەبوو لە حەو پشتا پیاوێکی باشە بوو لەسەرەوە حەو پشت مناڵەکانیان لەو خوارەوە خوا ڕەحمی پێکردن و خەڵدیری نرد بۆی دیوارەکەیان بۆ ساخ کاتەوە لە سوورەتی کەهفە بۆی ئەم مناڵانە ئەم کەنزەی کە لە ژێریایەتی بیدۆزنەوە هەندێکڵان ئەو باپیرە گەوریان کەنزەکەی دانابوو هەندێکڵان ناوەڵا لە چەندین زەمان چەندین ساڵ پێش ئەو کەنزە هەر هەبوو لەوێ ئەو هەموو وەچەی هاتون پێیان نەزانی بوو بەڵام ئەلێرە مناڵەکان هەتی و کەوتبوون خوا بەهۆی ئەو کەسەوە لەو دوورەوە ڕەحمی بەمان کرد بۆی ئینسان بیر لەوە نەکاتەوە وڵات چۆن مناڵەکەم بەجێ بێڵم بیر لەوە کەرەوە چۆن خواناسی خۆتکەی واللهی ئەم خواناست بە جوانی کرد خوا خۆی ئاگای لە مناڵەکانت عومەری کوڕ عەبدولعەزیز کە وەفاتی کرد هیچی نەبوو فەرمووی ئەگەر مناڵەکان ساڵح بن والله يتولى الصالحين خوا خۆی سەرپەرشتی ساڵحەکانەکە بەخوا تاڵحیش بن بە پارەی من خراپە نەکەن ابن ئەثیر ئەفەرمێ پیاوچاکێک ئەفەرمێ والله یەکێک لە ئەولادەکانی عومەری کوڕ عەبدولعەزیزم بینی 300 ئەسب بە هەموو شتێکەوە تاقمێکەوە حازری کرد لە شامە لە پێناوی خۆیان بەخشی بە یەک جار هیچیشی بۆ بەجێ نێشت بۆی ئەم غینایی کە ئینسان هەیەی ئەو دەوڵەمەندی نامێنێ قبل فەقری کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ببەخشە هەوڵ بدە شتێک کۆنتڕۆڵ کە بۆ خۆت پێش ئەوەی فەقیرکەوی هیچ شتێکت بەدەستەوە نەمێن وفراغك قبل شغلك هەموو ئینسانەوە نەزانێ ئیتر هەتاتە فراغ ئەمێنێت ئەمڕۆ خوا فراغێکی داویتەتێ فراغەکە سەرفکە پێش ئەوەی مەشغوڵ بی لەو ئەچێ ڕۆژێک لە ڕۆژان مەشغوڵ ئەبی بە ئازاری خۆتەوە مەشغوڵ ئەبی بە مناڵتەوە مەشغوڵ ئەبی بە ژیانتەوە واد لێ ئەو فراغەت هیچ نامێنێ ئەمڕۆ ئەتوانی لە خزمەتی قورئانە بی لەو ئەچێەوە هە مەشغوڵ بی کەلیمەی قورئانیش پێ نەخوێنێت ئەمڕۆ ئەتوانی ذیکرەکانت بخوێنی لەو ئەچێ ڕۆژە لە ڕۆژان ئەوەندە مەشغوڵ بی کەلیمەی ذیکرە پێ نەخوێنرێ ئەمڕۆ ئەتوانی هەموو سنەتەکان وەکو خۆی جێبەجێ بکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەوەت نامێنێ ئەو توانە و دەسەڵاتە نامێنێ ئەو شغلێکی وایەتە پێشەوە مەشغوڵێتێکی وایەتە پێشەوە هەموو ئەو فەراغانە لەدەست ئەدەی کۆتاشت لەو پێنج شتە ئەفەرمێەوە حەیاتەکە قبل موتك يعني اغتنم حەیاتەکە قبل موتك پێش ئەوەی مردنە بێت ژیانی خۆت هەوڵ بدە هەر چۆنە بێ شتێکت لێ بەدەست هێنابێ وی لەناو گۆڕەکە تا ئیسفادەی لێ بکە هەموو ئەمانە حتمین بەسەر ئینسانایە مردن مەشغوڵ بوون فەقیری نەخۆشی و ئێش و ئازار هەڕەم و پیری حەیات لە نێوان ئەم پێنج شتە ئەسوڕێت لێرە دانەیەک لەوێ کاتێک زانی تۆ تەواو بووی لە لەش ساغیەوە بەرەو نەخۆشی لە گەنجیەوە بەرەو پیری لە بوونەوە بۆ نەبوون لە دەست بەتاڵیەوە بۆ مەشغوڵبوونی زۆر لە ژیانەوە بۆ مردن هەموو حەیات بەم شێوازەیە بۆیە ئینسان ئیماندار ئەبێ زۆر ئاگای لەم پێنجە بێ کە خۆشەویستمان فەرموویەتی و هەوڵ بدە هەل لە یەکێک لەمانە کاری خۆی جێبەجێ کردبێ چونکە لە فەرمایشتێکە ئەفەرمێ سبحان الله لە کاتی فەراغی خۆتە لە کاتی سەحەتی خۆتە لە کاتی گەنجی خۆتە هەر کارێکت جێبەجێ کرد دوایی پێت نەکرا عینی ئەجرت بۆ ئەنووسری کە ئەنەما هەر ئەیکەیت هەموو دووشەمە و پێنجشەمەیەک بە ڕۆژوو بووی نەخۆش کەوتی و پێت وترا نابێ بە ڕۆژوو هەر بۆ تەنووسری زۆر کەجاری وایە کەسێک دەڵێ وەڵڵاهی ماوەساڵ من 20 ساڵە 25 ساڵە یەک ڕۆژ ڕەمەزان نەخواردم ئەمە ئێستا ئەوە سەرەتانمەوە ئەو نەخۆشیەمە ئێستا ناتوان بە ڕۆژوو چی بکەم تصور کە ئەم کەسە ڕەمەزان بە ڕۆژوو نابێ کەفارەت ئەدا هەموو ئەجری کامیلی ڕەمەزانی بۆ ئەنووسێ کەسێک تر خۆی بە تەتەووع ئەوە فەرزەکەیە بە تەتەووع هەریەت قورئانە خوێنێ هەموو ڕۆژێ ئەوەندەی خوێندووە چاوەکانی لە دەستدا ناتوانێت کەلیمەیە بخوێنێ هەموو ئەجرەکەی بە کامل بۆ ئەنووسێ کە هەموو ئەم نەخۆشیان لە ئێمەوە نزیکن هەموو لەحظەیەک ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ التؤدة في كل شيء خير هێمنی و لەسەر خۆ و پەلە نەکردن لە هەموو شتێکا باشە إلا ما كان في أمر الآخرة هر شتێک لە ئەمری ئاخرەتا بوو پەلەکردن وسابقوا إلى مغفرة من ربكم وسابقوا لقرآن همو أم سارعوا أما زور قورن كإنسان مسلمان سيريانك لقرآن ففروا إلى الله راكا برو بيري إخوة ويكاركاني آخرت همو إيشي أوي بلي أوي أو كاروباري دنيا لسر خوي وهي من يهادي أوي
حەسەنی بەسری ئەفەرمێ سرم سوڕ ئەمێنێ لە قەومێک ئەمریان پێکراوە توێش و پڕ کۆکەنەوە سەریعکەن هاوار کراوە ئادەی وشترەکان ئەکەونە ڕێ خۆتان ئامادەکەن وحبس أولهم على آخرهم ئەوانەی پێشوە هەمووی حاضر کراون و چاوەڕێ ئەوانەی دواوە ئەکەن کە بە دوایان نابێن کەچی ئەمان وهم قعود يلعبون دانیشتون خەریکی یاریکردن طبعا بێنە پێش چاوی خۆتان ئەگەر خەڵکێک بە کۆمەڵی وشترەوە لە شوێنێک لایەن دابێ ئەو کەسانەی سەفەریان کردوێ بە قطار وێزگەی تایبەتی خۆی هەیە کە لا ئەدا سێ هۆڕێنی زۆر گەورە لێ ئەدا طبعا چارێکێک ئەوەستێ ئەو لەم چارەکە لە دەدەقەی یەکەمە هۆڕێنێک لێ ئەدرێ لە 12 هۆڕێنی دووهەم لێ ئەدرێ لە 14 تا 14.5 هۆڕێنی سێهەم لێ ئەدرێ لە 15 ڕێکا دەرچوو یەک سانیە دواکەوتنی نییە یەک سانیە بۆ ئەو قطارە زۆرە هۆڕێنی یەکەم لێ بدرێت و هەر دانیشتبی سەیری خەڵکەی هۆڕێنی دووەم لێ بدرێت هەر سیرکەی خەڵکەوە هەمووی سەرکەوتووە چونکە کەس نامێنە بۆ هۆڕێنی دووەم چونکە هۆڕێنی دووەم یەکسەر ڕۆشتنە فریان ناکەی لەگەڵ هۆڕێنی سێهەمە دەرگاکاندا ئەخرێن تەسەوەر کە تۆ هێشتا دانیشتبی و سەیری خەڵکەی کە چۆن سەر ئەکەی و خەڵک چۆن لە مەقعدەکانی خۆیان دائەنیشێ دانیشتبی خەریکی گەمەکردن و یاریکردن بەخوا ئەمەش ئەو هایە یعنی تەسەوەر کە جاری وایە ها قەدەرێک لە مردن تۆ ئەگێڕێتەوە هۆڕێنی یەکەمە لە ژیانتا لێ دراوە هۆڕێنی دووهەم کاتێک گەزانی لێ دێت سێهەم تەواو لە سێهەمە فرەی تەوبەش ناکەوی قتار ئەڕوا بەجێتە یاڵە خەڵکێک ببینە لە دەشتێکە لایەن دابێ کە گەورە و سەر قافڵە ئەمر ئەکا کە ئادەی خۆتان کۆکەنەوە جەماعەتی یەکەم کە خۆیان کۆکەنەوە وشترەکانە بەنە پێشەوە ڕایەگرن وردەیتر وشترەکان بە دوایەکە ڕیزەکردن خەریکە وشتر نامێنێ هەموو کەشتی پێچاوەتەوە تو هێشتا دانیشتی بە خەریکی یاریکردن ئەفەرمێ حەسەنی بەسری ئەفەرمێ سرم سوڕ ئەمێنێ لەو قەومە بڕواکەن وەکو هایە کە ناوە بخوێنرێتەوە بۆ ئەمری عیدام تۆش دانیشتی بە خەریکی یاریکردن و خەریکی نان خواردن و ئەوانە هەموو بەسەرە خەریکە ئەمرین کۆتام ئەبین چۆن ئەبێ ئینسانی موسڵمان ئەم هەمووە ببینێ ئەم هەموو ببیسێ ئەم هەموو ئاەت و فەرمایشتە بخوێنێتەوە هێشتا دانیشتی بە خەریکی یاریکردن بێ و زۆر شتی خۆی فەرامۆش کردبێ سەحیمی مەولای بەنی تەمیم ئەفەرمێ لە خزمەتی عەبدوڵڵای کوڕی عەبدوڵڵایە وەستام ئیشێکم پێ هەبوو ئەفەرمێ هەستم کرد نوێژەکەی کورت کردەوە ئەڵێ پێوتم برام چیتەوێ بە سەریعی پێم بڵێ زۆر پەلەمە ئەڵێ وتم پەلە و چییە یعنی بۆچی پەلەتە وتی تو ئاگات لێ نییە هاکە فریان نەکەوتم هەڵسمە بۆ نوێژەکەی مەلەکول مەوت بێتە سرم زوو شتەکەت بڵێ ئەگەر پێم کرا بۆی بۆ جێبەجێکم لەو بینە لەوە چە فریان نەکەم بچمە ناو نوێژەکەی تر فەرمێکی بوو لەو کەسانێک کە نوێژی زۆر ئەکرد یعنی تەسەوور کە سەلامدانەوەی نوێژە ئیشەکەت چیە بە سەریعی پێم بڵێ هەتا ئەچمە ناو نوێژ لەوە چێ مەلەکول مەوت بێ سەری ئەو قەسری ئەمەلەکە سەری ئەو هیوا کورتیەکە لە حیاتە سەری ئەو بیرکردنەوە لە مردن کە و هەمیشە بە چاوەبوونی مردن ئەفەرمە سەلەفی ساڵح پەلەیان ئەکرد لە کردەوەکانیان هەر چەندێ پێیان بکرێ ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ شەو هەڵ ئەسا دەست نوێژی ئەگرت و نوێژی ئەکرد ئەفەرمێ کەمێک کاتێک کە ئەخەوت ڕانە ئەکشا هەر چۆن تەیرێک ئاوە تۆزێک ئەگەر بینێ بێتان تەیر هەندێجا بەسەر یەک قاچیشەوە تۆزێک ئەوەی ئەکات و چاوەکانی ئەکاتەوە ئەفەرمێ کەمێک ئەبەو شێوازە ئەخەوت و هەڵ ئەسایەوە بە عینەن شێواز چەندین جار لە شەوە ئەبەو شێوازەی ئەکرد بۆی خەریکی تاعەت و دیندارەکەی بێ عومەیری کوڕی هانێ ئەفەرمێ تەسبیحاتی خۆی ئەکرد لە هەموو ڕۆژێکە 100,000 جار سبحان الله ئەکرد ئەو بەکری کوڕی عەیاش ئەفەرمێ ئەلەم زاویە و سوچەی کە ئێوە ئەبینن 18,000 ختمی قورئانم کردو هەر تەنها لەو سوچە 18,000 ختمی قورئان لە یەک سوچ و لە یەک شوێن تەسەوور کە یعنی هیچ ختمێکی نیە ئاەتێکی نیە بخوێنێتەوە چاوەڕێ ئاەتی دووەم کە بیخوێنێت هەموو کاتەکانی لە خزمەت قورئان لە خزمەت نوێژ لە خزمەت تاعەت ئەمە ئەوە ناکەێنێ ئینسانی موسڵمان کار و کەسابەت نەکە بڕۆ کار و کەسابەت کە بەڵام هەموو لەحزەیەک ئاگات لێبێ لەناو بازاڕا بە بەڵام هۆشی مردنێ هەبێ لەناو سیاسەتە بە هۆشی مردنێ هەبێ لەناو خوێندنە بە هۆشی مردنێ هەبێ ژیان بگوزارێنە و ئاگات لە مردن بێ
ئەمە تەفەکورێکی حەقیقیەکە ئینسانی مسلمان ئەیکا بۆ مردن. خوای گیانداوە لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە. خۆی لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە، عەفو و عافیەت بەسەرمانە ببارێنە. گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردمان و کەس نەیزانی عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خوشک و براکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، دڵمان ئاوادان کەرەوە بە نووری ئیمان یا ئەکرەمە الئەکرەمین. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە هوشیارن لە ژیانی خۆیانە بەهێزمان کە لە بەرامبەر فەساد و شوبهات و شەهەواتە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو موسیبەتانەی کە ڕوومان تێ ئەکەن لە خۆمان لە خزم و کەسوکارمان، یا ئیلاهی دەرگاکانی خێر بە سەریعی لێمان بکەرەوە، شەڕ و موسیبەت لەسەرمان لابەرە یا رب العالمین. خوای دڵمان ئارام کە، خوای ماڵمان ئارام کە، یا ربی خوای وڵات و نیشتیمانمان ئارام کە، ماڵی ئیمانداران و مسلمانان ئارام کە، خوای لە فەساد بمان پارێزە، خوای لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە لە فەساد بمان پارێزە، خوای لە گوناهکاری بمان پارێزە. عەفوی تۆ زۆرە یا ئیلاهی، هانامان بە عەفوی تۆ هێناوە عەفومان کە، گرفتمان زۆرە یا ئیلاهی گرفتەکانمان بۆ چارەسەر کە. مەشاکلێکی زۆرمان هەیە لە حەیاتە یا ئیلاهی، کەس شک نابن پێی بڵێن تەنها تۆ نەبی یا ئیلاهی گرفتەکانمان بۆ چارەسەر کە، دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە، نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئیلاهی، نێوچەوانمان بگرە بۆ خێر و قبوڵمان کە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من شوء وجبوري وخالي من قبولك.